ئەو یاریەی کە پێشتر لە نێو گەنجان و منداڵاندا زۆر بەربڵاو بوو پێیان دەوت دەست شکانەوە لە ئێستادا تیمی هەیە و خۆیان ئامادە دەکەن بۆ چاڵایەکیەک لەسەر ئاستی عێراق. من ئێستا کاپتن باوەڕم نەکنە کاپتن سلااوت لێ بێ و ئەوم بۆ باسکە ئەو تیمەتان چەند کەسە فیستیڤالەکان چۆنە چالاشەکانتان بە چ جۆرێکە؟ بەخێر بێن سەرەتا زۆر سپاس کە هاتن قبولتان کرد. من کاپتن باوەڕ لە تیمی سەرۆک تیمی ئایرۆنوریست یاری دەشکانەوە بە ئینگلیزیەکەی ئارمورستلینگ تازە سەری هەڵدایا لە کوردستان. پرۆژەمان ئەوەیە ئەو یاری بەرەو پێش ببین و زیاتر گرنگی بکەین و بیکەین یەک لە یاریە گرنگەکان لە کوردستان و بە تایبەتی شاری هەولێر ئینشاءالله. و تیممان هەیە ئێمە چەند یاریزانێکمان هەیە، یاریزانی بەتوانە، یاریزانی زۆر بەهێزمان هەیە لە هەموو وەزنەکان و لە شارەکانی تر یاریزان هەیە، تیمی هاوڕێمان هەیە و چەند بوتوڵاتێک ئینشاءالله لە داهاتوودا لە ڕێیە ئیش لەسەر دەکەین ئینشاءالله بەرەو پێشی دەبین. ئەو بوتوڵانە دەمانەوێت یاریزانی زیاتر کۆ بکەینەوە و دەمانەیە تیمەکەمان بەهێزکەین بۆ بوتوڵاتی دەرەوە یان پێشبڕکەی دەرەوە بەشداریان پێکەین ئینشاءالله. مەرجەکانی ئەم یاریە چۆنیە کاپتن، ینی ڕەنگە خەڵکێک نەزانی مەرجەکان چۆن هەر بە شێوازی قەدیم ڕات بێت چۆن؟ بەڵێ بزەوت ئەمە مەرجەکانی ئەوەیە ئەتوو یەکەم پێویستە لە ڕووی پزیشیەوە پێویستە نەخۆشی نەبیتن، نەخۆشی درێژخایەن ئەوە یەک دوو کێشەی ئێسکرد نەبی ئەو مەرجانە مەرجی تقریبان سەرەتاین، یعنی ئەو مەرجانە کە گرنگنە ئەفوو کێشەی ئێسکرد نەبی و مەسەلەن کەم کوڕی لە جەستەد نەبیتنەوە کەمەندامیش هەم بوتوڵیان هەیە بەڵام ئیوان بەجیایە لە دەرەوەی وڵات جارێ هێشتانەکە لێکوانە ئەو شتە. چەند ساڵە ئەم یاریە هاتوتە کوردستان؟ بالضبط تقریبا 4 ساڵ دەبی سەری هەڵدایە لە کوردستان. بسە بوتوڵات ڕۆیە تقریبا 5 بوتوڵە لێکوانە بەڕێوە ڕۆشتێ لە کوردستان. آخر بوتوڵەش لەسەر ئاستی عێراق بوتوڵەشی زۆ گەورە بوو بەڵام لە کاناڵەکان بەداخۆ ینی کەسیان نەهاتن پشگیری مام بکەن. ئینشاءالله بەردەوام دەبین و بوتوڵی جوان دەکەینەوە. پرۆژەشمان ئەوەیە کە خوێندنگەڕاوە لە پەیمانگاکان لە مەکتەبەکان بوتوڵیان لۆ بەڕێوە دەبین بۆ ئارەزومەندان چکە یاریزانێکی زۆرمان هەیە حەزی لەو ینی خودبرێن کەسێکی زۆرمان هەیە حەزیان لەو یاریەیە زۆر ئیوایەتیان یان هێزەیان هەیە دیان هێزەکە خۆیان بە دەربێخن. کاپتن یاریزانەکانتان ینی ئەوانەی کە بەشداری دەکەن تەنها هی شاری هەولێرنیان لە دەرەوەش دێن؟ بەڵێ یاریزانەکانم ئێمە ئێستا تیمی خۆمان بەتەنای شاری هەولێرین و لە شارەکانیتیا تیمی تکە هەیە و هاوڕێمان تەسیقمان هەیە زۆر باشن بێکەوە. بەڵام ئەگەر مەسەلەن بمانەوێت بۆ دەرەوەی وڵات لەوە شوێنە بەشداری تیمیوانێ بتانێت هەڵبژاردەی کوردستان دروست بکەن؟ بەتاکید ئەوە لە پرۆژەماندا ئینشاءالله لەگە تیمەکانی تکە بەتاکید دروستی دەکەین و دەبی مەسەلەن بە هەموو شارەکان دەتوانێت تیمێک دروستکەین بێکەوە بەشداری بوتوڵەکانی دەرەوە بکەین لە دەرەوەی وڵات هەر شوێنێک بێت کێشەمان نابیتن وڵاتان دراوسە زیاتر.